لەم بازاڕەدا لە هەر کەسێک بپرسید نرخی خۆراک چۆنە بێ دوودڵی دەڵێت زۆر گران بووە. ئێمەش لە فرۆشیارێکمان پرسی کام جۆری خۆراک گران بووە. بڵین بەعام برنجی هندی فەردی تقریبان 10,000 نار لەوانەیە بڵم چوێتە سەری سارەکەی. وەکو برنجی بڵێن ئەم باەکان جۆری باەکان ئەو تقریبان هەوە خۆیەتی فەردێ بە 50,000 جۆری هەیە بە 26,000 نارە 50 کیلۆیە بەس زیاتر هندیەکان ڕۆنیش بەعام تەنەکەی 15,000 20,000 ڕۆنی ئێرانی لەوانە بڵم تا 30,000 سەری چوێتە سەری. تا ئێستا لە خۆتت پرسیوە ڕۆژانە چەند خۆراک فرێ دەدەیت؟ وەک نمونە وەڵامی ئەم پرسیارە لە خواردنگەیەکی میلی وەردەگرین. لەم خواردنگەیەدا کە کەمترین خواردن بە فیڕۆ دەدرێت هێشتا زیاتر لە 50 کیلۆ پاشماوەی خۆراک ڕۆژانە بۆ فرێدان دەمێنێتەوە. لەم ئەم شوێنە شعبیانەیە بڵێن وەکو شوێنە گەشتیاریەکان نییە لەم شوێنە شعبیانەیە خواردنەکان ئەمێنێتەوە بەس بە ڕێژەیەکی کەم ڕێژەی زۆر نییە بۆ نانوشتەکە کیسەیەک ئەبێ تقریبان کیسەیەک لەم عەلاگەشینەکان بۆ برنج و فاسلە ئەوانش 50 کیلۆیەک ئەبێ. هەمووان گلەیی گرانبوونی نرخی خۆراک دەکەن کەچی بە فیڕۆدانی خۆراک کەمی نەکردووە. بۆ نمونە ڕێژەی فرێدانی خۆراک لە هەرێمی کوردستان ڕۆژانە بەلانی کەمەوە بەم شێوەیە. پارێزگای سلێمانی لە کۆی 1100 تۆن خۆڵ و خاشاک زیاتر لە 550 تۆنی خۆراکە. پارێزگای هەولێر لە کۆی زیاتر لە 1500 تۆن خۆڵ و خاشاک زیاتر لە 750 تۆنی خۆراکە. پارێزگای دۆهۆک لە کۆی 600 تۆن خۆڵ و خاشاک زیاتر لە 300 تۆنی خۆراکە. پارێزگای هەڵەبجە لە کۆی 120 تۆن خۆڵ و خاشاک زیاتر لە 6 تۆنی خۆراکە. ئیدارەی سربەخۆی گەرمیان لە کۆی 400 تۆن خۆڵ و خاشاک زیاتر لە 200 تۆنی خۆراکە. ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین لە کۆی 400 تۆن خۆڵ و خاشاک زیاتر لە 200 تۆنی خۆراکە. ئیدارەی سربەخۆی سۆران لە کۆی 700 تۆن خۆڵ و خاشاک زیاتر لە 350 تۆنی خۆراکە. ئیدارەی سربەخۆی زاخۆ لە کۆی زیاتر لە 400 تۆن خۆڵ و خاشاک زیاتر لە 200 تۆنی خۆراکە و سەرجەم ئەو خۆراکانە فڕێ دەدرێن. سلوکی ئیستیلاکی ئێمە ڕفتارێکی بە عەرەبی دەڵێن غێر ڕەشیدە ناژیرانەیە. ژیرەتی ئەوەیە کە تۆ ئەوەندەی پێویستە ئەوەندە بەکاربێنی. تۆ لە ڕۆژێکا خێزانێکی 5 سەر خێزانی پێویستیت بۆ نمونە لە نیو کیلۆ برنجە بۆ کیلۆی برنج لێنی نیو کیلۆ برنج لێنێ و بیخۆ یێرێ هەمووی ئەگەڕێتەوە سەر بوونی دوو هۆکات لاوازی کەلتوری بەکارهێنانیمان لە ڕووی خۆراکەوە. دووەمیان هێشتا داهاتەکانمان بەرزە. بەپێی ئەو ئامارەی دەستمان کەوتووە ڕۆژانە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان زیاتر لە 2610 تۆن پاشماوەی خۆراک فرێ دەدەن. ئەگەر بۆ 1 کیلۆ خۆراکی ئامادەکراو $1 ئەژمار بکرێت ئەوە بە بەهای 2,610,000 دۆلار خۆراک بەفیڕۆ دەچێت. بۆ مانگێک هاوڵاتیان بە بەهای 78,300,000 دۆلار خۆراک فرێ دەدەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.